هۆرامیەکی و یەکێتی دوی هەمسەنگەری بینی پەشتی وی شاوەر نەڵاینە ڕنگ بۆ حیزب و لایەنی تەریجبی باوەڕامانەنە بەڵام یەکێتی چەپکە گوڵەکەشا بێن کە خزمەت و گرد و هۆرامیەکانە بیان هەر پۆ کاتەی 45 ساڵی خەبات و یەکێتینە مبارەکبایی وێشە ئاڕاستە و هۆرامانی و گرد و ئەنجومەن و سەرکردایەتی یەکێتی کەرا خێرامای شمەکەلوونە و کەناڵ و گەل و کوردستانی کەلوونە و فرە پیرۆزبایی دەساڵداد و دامەزراندی یەکەتی نیشتیمانی کەلوونە هیوادارە سەرکۆتوو بۆ بەگەر ناحیەوەرە گەردن بوارێرە پێشکەش کەلو بە سەرکردایەتی یەکێتی کاک لەهور و کاک فابێڵە و سەرکردایەتی یەکتی مەکتەبی سیاسی پیرۆز بۆ جەگردی کە یەکێتی نیشتیمانی کوردستان ونێوە فرێژ بتێنە ئەی ڕۆیە کە درۆست بێن ئیڕۆ بە جهد و ئایامانەوی ڕاپەڕین وە گرچی و گرد هەنگاوەکە ژیانی کە پێ کوردستانی کە زەروری بێنێ گر پێشەکیشا ئەوەڵەمینیشا گر یەکێتی بێن چی سنوورەنەوە یەکێتی فرە زەرورا پێویستێ و پێداهاتوش ئێمە بە بۆنەوە یادە و 45 ساڵی یەکێتی نیشتیمانی کوردستانیەوە پیرۆزبایی گەرمە ئاراستە و خەڵک و کوردستانی کەرمێ بە تایبەتی هەوادارە و جەماوەری و خەڵک یەکێتی نیشتیمانی کەرمێ گری مازانمێ یەکێتی نیشتیمانی ڕووبارێ ونیش دێنە جەپێنا و ئی ئازادیەکە تا ئیسە بەدیامان چووە وە ئیسەش کە ئی یەکێتەیە کە بۆ بنە و کە هەڵبژاردننی تازەی جەناب و هەردوو سەرکردەی هاوسەرۆکە کاک لاهور شێخ جەنگی و کاک هاڤر تاڵەبانی هیوایەوە فرێمە پەنەن کە سەرکۆتوێ گۆرە بەگەر تازە بەوە یەکێتی چونکە جەونە و خەڵکیەنە هۆرقڵیان یەکێتی هۆرامانە نەجە سەرکردە و پێشمەرگە و چنین کوڕی ئازای وێشکردنی قوربانی تا هۆرامان بە ئاروو یاونە یەکێتی جگە چانەی دمە و پرۆسە و ئازادی و هۆرامانینە چێ ششبە نەکریا بۆ پێی هۆرامانیشکردن حکوومەتی چەنە هەمیشە و هەردەم وەڵی گرد و لایەنە سیاسیەکانە هۆرامانش فکر نەکردن و یارمەتیدەر و نیشاندەر و حکوومەتی بێن پەیانەی زیاتر هەورامانی ئاوەدان کەرەوە فەرحان حەمەخان گەل و کوردستانی هۆرامان